نوری نەمر بەرجی پێنجەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. با پێغەمبەر و جەنگەکانی. یەک جەنگی بەدر و هۆکارەکانی. لە نێو شکۆمەندیەکی ئاسمانی لەو جۆرە داگەیشتنە بەدر. ئیدی وادەی وەشاندنی گورزی کە مەرجچێن هاتبوو لەوانەی بربەستیان دروست دەکرد لە بەردەم بانگەواز بۆ لای خوا و بەرزکردنەوەی کەلیمەتوڵڵادا. هەروەها پەیامێک بوو بۆ دوژمنانی خوا تاکو پێیان بڵێت لە ئێستا بەدواوە ناتوانن ببنە ڕێگر لە شەکانەوەی بەیداخی پەیامی خوایی و زەوتکردنی ئازادی ئەو دەروونانەی بە سروەی یادی ئەو دەشنێنەوە. بەڵێ دەبێت ناوی پیرۆزی زاتی پەروەردگار قەتیسی جێگەیەکی دیاریکراو نەبێت، بەڵکو دەبێت ڕێی بۆ خۆش بکرێت بچێتە ناو هەموو سینەیەکەوە و سەرجەم گیانەکان بە ئاسوودەیی ئاشنا بکات بە مەبەستی دادانی کۆسپەکانی سەرڕێی، بەرزکردنەوەی ناوی خوا و ڕزگارکردنی لە دیلی و پێشکەشکردنی ئەو چەمکە بە مرۆڤایەتی وەک ئەرک و فەرمانبەریەکی سەرشانی، هەروەها بە مەبەستی کردنەوەی ئەو ڕێگەیانەی دەچنەوە سەر ئازادی بیر و باوەڕ. حەزرەتی موحەممەد دوا گورزی خۆی دەستەمکارە سەرکەشەکانی مەککە دەسرەواند. لەلایەکی دیکەوە موسڵمانان هەرچی ماڵ و سامانیان هەیە لە دەستیاندا بوو، چونکە کاتێک لە مەککەوە کۆچیان کرد نەیانتوانی شتێکی ئەو تۆ لەگەڵ خۆیان ببەن. چیان هەبوو لە مەککە جێیان هێشت بوو. مەککەیەکانیش ماڵ و حاڵی موسڵمانانیان باری وشتر دەکرد و بە بەرچاویانەوە دەیان برد تا لە شامیان یەمەن بیان فرۆشن و مامەڵەیان پێوە بکەن. باری ئەو کاروانەی بە نزیک مەدینەدا گوزەری دەکرد موڵکی موسڵمانان بوو، هەر بۆیە هەر چۆنێک بوو دەبوایە دەستیان بخستایەتەوە. دیسانەوە پێویست بوو سزای ئەوانە بدرێت کە باوەڕدارانیان شار بەدەر دەکرد و ئازاریان دەدان. تەنانەت هەندێکیان بە نێزەسکی موسڵمانانیان کوناو دەردەکرد و دەیان کوشتن. دەبوایە گورزێکی جەرگ بڕیان ئاراستە بکرێت و پێیان بوترێت هێز لە چنگی ئەواندا نەماوە، بەڵکو ئێستا لە دەستی مافپارێزی حەقدایە. خوای باڵادەستیش هێز بەو لایەنە دەبەخشێت کە ملکەتی حەق و ڕاستیە. گەر ئەم ڕۆژ نەبێت ئەوا سبەی هەموو هێزەکان لە بەرەی حەقدا کۆ دەبنەوە و حەق قسەی سەرەتا و کۆتایی دەکات. ڕۆژگارێکیش دێتە پێش تیایدا هەزری حەقویستی دەبێتە فەرمانڕەوای دڵان و هەمووان ڕێز لە مرۆڤ و ئەو واتە بەرزانە دەگرن کە هاودەم لەگەڵ مرۆڤدا هاتوون. حەزرەتی موحەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم جەنگی ئەمەی دەکرد. لەم نێوەندەشدا چەند هۆز و تیرەیەک مابوون خۆیان یەکلا نەکردبووەوە بچن بۆ لای چلایەک. هەندێکیان حەزیان دەکرد موسڵمان ببن، بەڵام لە ستەم و داپلۆسینی قوڕەیش دەترسان، بۆیە بە دوودڵی و سەرسامی مابوونەوە. ئەمانە لەو جۆرە بوون کە پێیان هەڵدەهێنا بەڵام نەیان دەتوانی هەنگاو بنێن. کاتی ئەوە هاتبوو هەنگاو بەو جۆرە خەڵکەش بنرێت. پاش ئەوەی بۆیان دەرکەوت دەسەڵات لە دەستی پێغەمبەردایە و تەرازووی هێزیش ئاڵ و گۆڕی بەسەردا هاتووە و لە بەرژەوەندی مەدینەدایە. ئەیتر بەوە ئاسوودە بوون و توانیان ئەو هەنگاوە بنێن. وەک ئەوە وابوو سەردارمان پێیان بڵێت مەترسن، دڵگران مەبن، خوای گەورەت دەروتان لێ دەکاتەوە. ئەگەر ئێوە ئیمانتان هەبێت ئەوە خوا دەرگا و پەنجەرەکانتان بۆ دەخاتە سەرپشت تاکو بگەن بە ئارامی و ئاسوودەیی. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەو شێوازە دەیدواندن، بەڵام ئەوانەی دوودڵ بوون تا کۆتایی جەنگی بەدر یەکلا نەبوونەوە. ئیدی دەرکەوت کە تەرازووی هێز جێی گۆڕیوە. بێباوەڕانی مەکەش توانای ئەوەیان نەمابوو دەستی بە ئازاریان بۆ درێژ بکەن، بۆیە پەنایان بردە بەر مەدینەی پایتەختی مەدەنیەت و حەزرەتی موحەممەد ئەو مرۆڤە مەزنەی هەزری مەدەنیەتی لەگەڵ خۆی داهێنا بوو بەدەم وتنی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول اللهوە بەڕووی حەقیقەتێکی نوێدا بێدار دەبوونەوە. ئەلف هێزەکانی بەدر. لە سەرچاوە باوەڕ پێکراوەکانی ژیان نامە و غەزاکاندا هاتووەکە پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم
لەگەڵ 305 کەس لە هاوڵانی بەرەو بەدر کەوتە ڕێ. هەندێک سەرچاوەش دەڵێن ژمارەیان 313 کەس بووە. هەندێکی تریشیان پێیان وایە ئەو ژمارەیە هاوتای ژمارەی ئەو جەنگاوەرانەیە کە بە یاوەری حەزرەتی داود سەلامی خوای لەسەر بێ بەرەنگاری جالوود بوونەوە. بەڵێ لەو دوو سەردەمەدا هاڵمەتی گۆڕینی چارەنووسی مرۆڤایەتی بەرپا کراوە و لەشکری نور دژی تاریکی وەستاوەتەوە. جا لەبەر ئەوەی هەردوو باڵەکە لە حەقیقەتی حەنەفیەتدا یەک دەگرنەوە، واتە یەکێکیان نمایندەی لووتکەی ئیسحاقە و ئەوی دیکەیشیان نمایندەی لووتکەی ئیسماعیل، بۆیە سروشتیە ژمارەی هەردوو سوپاکە 313 بوو بێت. بەڵێ هەروەک موحیەدینی عەرەبی لە پەڕاوی فسوس الحەکەمدا ئاماژەی بۆ دەکات، سەرکردەی یەکێک لە دوو سوپاکە حەزرەتی داود پێغەمبەر بووە سەلامی خوای لەسەر بێت، کە نوێنەری خلافەت بووە. سەرکردەی دووەمیشیان نوێنەری شەفاعەتی مەزن و مەقامی فەردیەت تاقانەی ناوازە حەزرەتی محەممەد مستەفا بووە صەڵی الله عەلەیه وسەلەم. سوپای بەدر خاوەنی دوو ئەسپ سوار و 30 بۆ 40 وشتر بوو. لە بەرامبەردا بتپەرستان 200 ئەسپیان پێبوو، واتە بەرامبەر هەر ئەسپێکی مسلمانان ئەوان خاوەنی 100 ئەسپ بوون. ئەمەش مانای وایە بۆ هەر ئەسپ سوارێک 100 ئەسپ سوار هەبووە. بەرامبەر بە 310 مسلمانیش بتپەرستان نزیکەی 1000 کەس دەبوون، واتە هەر مسلمانێک 3 تا 4 کەسی بەردەکەوت. جگەلەوە قوڕەیش بە سوپایەکی پڕچەکی تێر و تەسەلەوە هاتبوو کە بە باشترین کەرەستەی جەنگی ئەو سەردەمە ئامادە کرابوو، کەچی سوپاکەی پێغەمبەر بەنۆرە سواری ئەو چەند وشترە دەبوون کە پێیان بوو. 200 کیلۆمەتریشیان بەو شێوەیە بڕی. وای بۆ دەچم زانینی ئەم شتانە بیرۆکەیەکی دروستمان بدەنێ سەبارەت بەو هەلو مەرجەی جەنگەکە تێیدا ڕووی داوە. بیابان بوو، لە گڕەی هاویندا بوو، مانگی ڕەمەزان بوو، مسلمانان بە ڕۆژوو بوون، دەشبوایە ماوەی 200 کیلۆمەتر ببڕن. ئایا دەزانن بیابان چییە؟ یان بەدر لەکوێیە؟ ئەوانەی حەجی ماڵی خۆیان کردووە کەم تا زۆر دەزانن لە ئێستادا لەسەر ئەو ڕێگەیە چەند وێزگەیەکی سوتەمەنی لێیە. خۆ ئەگەر وا دابنێن ئەو چەند وێزگە و مێرگەی لێ نەبێت کە لە ڕاستیدا ئەوانیش زۆر تازەن، ئەوا جگە لە لم و بیابانێکی پان و بەرین شتێکی دیکە نابینیت. جارجاریش گەردەلولی لمی و جێژەڵوکە لێرە و لەوێ هەڵدەکەن و هەڕەشەد لێ دەکەن. جایی تر بیهێننە پێشچاوی خۆتان، 2 مانگەڕێ لە چەند ڕۆژێکدا کورت کراوەتەوە، ئەویش بە پیادە. دیوێکی تری باسەکەش ئەوەیە کە لە بنەڕەتدا مسلمانان بە مەبەستی چاوترساندنی کاروانەکەی قوڕەیش دەرچوو بوون، بەڵام ئەوەندە هەبوو ویستی خوایی شتێکی تر بوو، ئەوانی بە ئاراستەیەکی دیکەدا ڕاپێش دەکرد. خوای باڵادەست لە سوورەتی ئەنفالدا ویستی سوبحانی خۆیمان بەم جۆرە بۆ ڕوون دەکاتەوە. وَإِذْ يَعِدُكُمُ اللَّهُ إِحْدَى الطَّائِفَتَيْنِ أَنَّهَا لَكُمْ وَتَوَدُّونَ أَنَّ غَيْرَ ذَاتِ الشَّوْكَةِ تَكُونُ لَكُمْ وَيُرِيدُ اللَّهُ أَن يُحِقَّ الْحَقَّ بِكَلِمَاتِهِ وَيَقْطَعَ دَابِرَ الْكَافِرِينَ لِيُحِقَّ الْحَقَّ وَيُبْطِلَ الْبَاطِلَ وَلَوْ كَرِهَ الْمُجْرِمُونَ. یادی ئەو کاتە بکەنەوە کە خوا بەڵێنی پێدابوون یەکێک لەو دوو دەستەیە بەڕاستی بۆ ئێوە دەبێت، یان کاروانەکە یان سەرکەوتن بەسەر لەشکرەکەدا. ئێوەش بەڕاستی ئاواتەخوازن و حەز دەکەن کاروانە بێچەک و ئاسانەکە بۆ ئێوە بێت. خوش دەیەوێت حەق و ڕاستی بە فەرمانەکانی خۆی بچەسپێنێت و کافرانیش بنە بڕ و ڕیشەکەن بکات. بە ڕوبەڕووبوونەوە هەرچەندە مسلمانان نیازی شتێکی تریان هەبوو، بەڵام لەبەرەوەی خوای گەورە ویستی وابوو، بۆیە ڕووی وەرچەرخاندن تا لەگەڵ سوپای بتپەرستان ڕوبەڕوو ببنەوە، نەک کاروانەکە. مسلمانان حەزیان دەکرد شوێن کاروانەکە بکەون و ماڵ و داراییان وەدەست بهێننەوە، کەچی خوای کارجوان بەو کارە دەواازەکانی سەردەمێکی نوێی بۆ خستنە سەرپشت، سەردەمێک کە بۆ هەتایە ڕێ نەدەن کەس ماڵ و سەروەریان زەوت بکات. بەڵێ مسلمانان گورزێکی وەها بە زەبریان لە بێ باوەڕان دەوەشاند
کە نەتوانن جارێکی تر بێنەوە هۆش خۆیان و ڕاست ببنەوە. وەک درەوشانەوەیەکی ناوەڕۆکی الحەق یعلو ولا یعلى عليه، هەمیشە حەق و ڕاستی سەر دەکەوێت و هیچ شتێکی بەسەردا زاڵ نابێت. لەوە بەدووە سەرکەوتن و بڵندی بۆ حەق دەبوو، هیچ شتێک لەو بڵندتر نەدەبوو. آخر خوا ویستی وابوو. ماشاء الله و کانە وەما لەم یەشاء لەم یەکون. خوا ویستی لەسەر چی بێت هەر ئەوە دەبێت، ویستی لەسەر چیش نەبێت نابێت. وما تشاءون إلا أن يشاء الله. هەتا خوای پەروەردگاری جیهانیان ویستی لەسەر نەبێت، ویستی ئێوە نایەتە دی. ویستی خوا ئەوە بوو ڕووبکەنە بەدر. پێغەمبەرەکەشی پێشبینی ئەوەی کردبوو. ئەو ڕۆژە ئاسمان بە نیگایەکی جیاوازتر دەیڕوانیە ئەو ڕۆژە پیرۆزە کە تیایدا مانجی ڕەمەزان وردە وردە لە شەوی قەدر نزیک دەبووە. بزەی زەمینیش بزەیەکی تر بوو. تەنانەت ئەو کاتەی گەیشتە بەدر لە چوارچێوەی سنووری خۆیاندا نمەی بارانی ئارامیان بەسەرداباری. ئەوەش بۆ خۆی واتایەکی تایبەتی دەگەیاند. تەپوتۆز نەما و لمی زەویەکەش خۆی گرت، بیرەکانیش پڕ بوون لە ئاو، وەک ئەوەی فریشتەکانیش لەگەڵ دڵۆپەی بارانەکەدا داببەزن وەها بوو. جاخۆ هەر بەڕاستیش فریشتەکانی ئاسمان دابەزین و شێوە و شکلی موسڵمانانیان وەرگرت و نیشانەی ئەوانیان لە خۆیاننا تا لەوان بچن. دروشمی موسڵمانانیش لەو ڕۆژەدا ئەحەد بوو. هەمویان وەک شێر هاواریان دەکرد، تاک و بێهاوتایە خوا. جلەکانیان سپی بوو هەر وەکو کفن، چونکە کاتێک دەرچوون نەیان دەزانی کەی بە دوژمن دەگەن و کەی دەستە و یەخە دەبن لەگەڵ دوژمن. بۆیە خۆیان ئامادە کردبوو بۆ پێشوازی حۆری و غیلمانەکان. هاوشێوەی ئەحرامی حاجیەکانی ڕۆژی عەرەفە سەر تاپا سپیان پۆشی بوو. بەڕاستی دیمەنێک بوو، شایەنی ئەوە بوو دابنیشیت تێر سەیری بکەیت. لەو سەر و بەندەدا کەسانێک بەژارە دایگرتبوون بەهۆی ئەوەی نەیانتوانی بوو بەشداری ئەو سەفەرە پیرۆزە بکەن. ئەنەسی کوڕی نەضر ئەو هاوڵە بەڕێزەی کە تەنانەت بە خەویش بیری لەوە نەکردوێتەوە لە پێغەمبەری ئازیز صەڵی الله عەلەیه وسەلەم دا ببڕێت، یەکێک بوو لەوانە. ئەنەس نەیتوانی ئامادە بێت. ساڵێکی ڕەبەقیش بەو ناسۆر و ئازارەوە تلایەوە. ئەگەر ئێوەش دەخوازن ئەوە دوعاتان بۆ دەکەم کە خوا ئەو جۆرە خەفەتە بە نسیبی ئێوەش بکات. دەسا خوا خەم و هیجرانی لەو جۆرە بپەڕژێنێتە دڵ و زیهنتانەوە و خەو لە چاوانتان بتۆرێت. بەڵێ، تلانەوە بە ئازارەکانی ئەم ئومەتە دەربەدەرەوە و بیرکردنەوە لە حاڵی پەرێشان و ملکەچی پاڕانەوەیەکی هێندە مەزن و بێهاوتایە. ئەگەر بێت و لە کەعبەی پیرۆزدا دوای 1000 ڕکات نوێژ و 1000 جار تەوافیش دەست بەرز بکەیتەوە و بپاڕیتەوە، هێشتا ناگاتەوە بەو دوعا و پاڕانەوەیەی کە بە زمانی ناچاری و کۆڵەواری پێشکەشی دیوانی میهری خوایی دەکرێت. بەڵێ، ڕەنگە دەستت بەرز نەکرد بێتەوە و بە زوبان نەتگوت پێت ئەی خوایە، بەڵام تا بەیانی لە ناو جێگەکەتدا تلت داوە و خەو لە چاوت تۆراوە و هەر بیرت لە حاڵی ئەم ئومەتە کردوێتەوە و هەناسەی قوڵت بۆ ئازارەکانی هەڵکێشاوە. ئای بۆ حاڵی براکانم لە ئەفغانستان و تورکستان و شیشان و فەڵەستین و کشمیر و هەتا دوایی. چێ دەزانێت ئێستا چەند دەستی بێویژدان درێژ بوون بۆ حیجابی خوشکێکم؟ چێ دەزانێت ئێستا ئابڕووی کام دایک و خوشکم ئەتک بکرێت و خوێنی چ بێ تاوانێک بڕێژێت؟ بەڵێ، هەستکردن بە ئازار و مەینەتی ئومەت لە ناخی دڵەوە نزایەکی ئەوەندە کاریگەر و گەورەیە. هەر ئەوەندەی ڕوود لە بارەگای پەروەردگار کرد، ئاسمان نشینان بەجارێک ئامینی بۆ دەکەن. ئەوە ئەو چرکە ساتەیە کە تیایدا باوەڕدار دەگاتە پلەیەک مەزەندەی ئاوەزی ئادەمی تێپەڕ دەکات. خۆ ئەگەر بێت و دوعای زارەکیشی لەگەڵ بێت، ئیتر ئەوە هەرمە پرسە. ئەوە ئەو ساتەیە کە ئیماندار لە تاوە هەست بە ژانە سەر دەکات و لە خەم و خەفەتدا دەست دەخاتە سەر کەلەکەی، چونکە لەو ساتە وەختەدا ئەو لەگەڵ برایانی ئاینی و هاوبیرانیدایە. لە ڕاستیدا بوونی ئێمەش هەر لەبەر ئەو مەبەستەیە. جا ئەگەر نەتوانین بەوەندە شەستین، ئیدی چ مانایەک دەمێنێتەوە بۆ ژیان؟ ژینی ژێرگەڵ زۆر لەوە باشترە بەسەر شۆڕی بژین و هیچمان لەدەست نێت
بۆ براستەم دیدەکانمان. هەرام تێگەیش نەبوو وای کرد هاوڵان بەدەم خەندەوە بەرەو بەدر بڕۆن، چونکە بەهەشت لە پێشیانەوە بوو چاوەڕێی دەکردن. ئەوێ منزڵی جاویدانی و جێی بەدەستێنانی ڕەزامەندی پەروەردگار بوو. لەو ڕۆژەدا فریشتەکان ئەوەندە شادومان بوون لەو کاتەی موسڵمانان ئەحەد ئەحەدیان دەوتەوە ئەوان لە ئاسمانەوە پۆڵ پۆڵ دادەبەزین، وەک ئەوەی بیانەوێت پێش ڕوودانی جەنگەکە ئەوان پیرۆزبایی سەرکەوتنیان لێ بکەن و بکەونە ئاهەنگ جێڕان لەگەڵیان. کەسانی خاوەن بینایی دەیان بینین کە مێزەری سپیان بەسەرەوەیە و جبەی سپیشیان داوە بەسەرشانیاندا. بۆچی جبەی سپی؟ چونکە کە هاوڵانی شاتن بۆ بەدر جبەی سپیان لەبەردا بوو، پەرلەی سەرزاریشیان ئەحەد ئەحەد بوو. بەڵێ بەو چەشنە ڕووبەڕووی ڕەشپۆشە ڕۆحڕەشەکانی مەککە بوونەوە. یەکێک لەو هاوڵانەی بە دڵێکی خۆشەوە هاتبوو بۆ بەدر لە ژێر درەختێکدا دانیشتە بوو خوڕمای دەخوارد. هەرکە گوێی لە پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم بوو مزجێنی دەدات و دەفەرموێت سوێن بەو خوای گیانی محەممەدی بەدەستە، هەر کەسێک ئەمڕۆ لەگەڵ دوژمندا بجەنجێت و خۆڕاگر بێت و بە تەمای پاداشتی خوا بێت، گەر بکوژرێت خوا دەیخاتە بەهەشتەوە. هاوڵەکە وتی واتا نێوانی من و چوونە بەهەشت ئەوەیە ئەوان بمکوژن؟ خێرا خوورماکانی مشتی فڕێ دەدات و بە شمشێرەکەیەوە خۆی دەکات بە ناو ڕیزەکانی دوژمندا. بەڵێ لەو ڕۆژەدا ئەو هاوڵە بە ئاواتی خۆی شاد بوو. ئەوە ئاوات و ئارەزووی هاوبەشی هەمویان بوو، بۆیە بە شەوق و تاسەوە هاتبوون بۆ بەدر. ئەوە هێز و وزەیەکی بزوێنەری وەها بوو لە توانای هیچ هێزێکدا نەبوو زاڵ ببێت بەسەریدا. هاوڵان بەو ڕۆحیەتەوە ئامادەکرا بوون، بۆیە شەڕکردن لەگەڵیان مەحاڵ بوو. ئاخر ئەوان ژیانی دنیایان بە سووک دەزانی و جگە لە پاشە ڕۆژ و ڕەزامەندی پەروەردگار چاویان نەبڕی بووە هیچ شتێکی تر. جاییتر چۆن شەڕ لەگەڵ کۆمەڵی وەهادا دەکرا؟